پێما بێ جەنابە خوشکی قوربانەکەی ئەگەر مایکەکە بگری نەمێ و پێ بڵێم ینی وەکو پێم وتی تازە ئێوە برایەکە لە دەزاوە و هیچ شتێک ناوتریانی لە گەورەی ئێوە هیچ شتێک ناوترێ بۆم کاتە و زۆر گەورەی تانوان کاتنە ئەم بەرنمەیەوە بەڵام چی بۆ خەڵکە وەحشیە ئەڵەی کە لە هەر خۆشیەکە پەنجانێ بە کلاشی کۆفەکەی و لە پێناوی چێبراگەم چیگر و کێ کوچ ماڵی کێ وێران کراوە براگەم چی کرد هەستە سەر پێ عەزێر نەبێ براکەم چیگر ماڵی کێ وێران کراوە لاو براکەم بەسی شێگریاران هاتوو بە ماڵیم چ کەسی بێتو بە ماڵمانی هەم تێمانمان چۆڵە زیرە سەسرە نارمانەکە بووە براگەم من لەویا کوژدا لە پێناوی چییە چی لە خەڵکە کردبوو چی تێکردبوو شێ کوشتبوو ماڵی شێ وێران کرداوای لێم ئێمە چیمان لەو خەڵکە کردووە خەڵ لە پێناوی چییە لە پێناوی چییە ئەم دەخە خۆشیە بۆچی دەخە خۆشی بوو بە ناخۆشی بۆ ئێمە خۆشی سەرۆگۆمات بوو بە ناخۆشی بۆ ئێمە خەڵ لە پێناوی چییە براگەم ڕۆیەن یەک دەرزم برام نەبوو دوو تاخە برامە بوو یەک دانە مایەوە یەک دانە برام مایەوە ئەشکە من داما خەڵی چی بکەم براکەم ڕۆی چی بکەین لەم دنیا ماڵەکەمانە شوێن و ڕێیەوە ناتوانم چینە ژوورەکەی ناتوانین ئەمە شوێنە زێیەوە خەڵ لە پێناوی چی کردبوو ئاخر کێ کوژ خەڵ لە پێناوی چی چنگە زێکی کوژ عەزێتی چنگە زێکی عەزێتی یەکەسی نێرا دڵ یەکەسی ناڕەنجاندبوو لە پێناوی چییە خەڵ لە پێناوی چییە بەداخەوە بەڕاستی من لێرەوە بە بەرپرسانی وڵاتاڵێم یەک تۆز ئەگەر ئیحساستان بخەنە شوێنی و خێزانە ڕێزی ئەو فرمێسکانە بگرن تۆزێک یاساکانتان تونکەنەوە چۆن بازرگانێک کە نەود لە وڵاتە دەرەکات 100 پارێزەری بۆ گیرێ بۆی کە ڕێوشێنی نەود بردنەکەی بە یاسایی بکرێت ئاوای احترامی فرمێسکی و ئەو هاوڵاتیانە بگرن کاکە جەناب بچی دەستخۆش ئەفو گەوری ونوان